سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پێیان لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە لە باسخواست ئەمڕۆماندا باز لە دەست بەسراگرتنی خۆراک و دەرمانی بەسەرچوو دەکەین و کار و چالاکیەکانی ئەو لیژنایە تەندروستیانەی کە بەسەر خواردنگە و دوکان و مارکێتەکانی شاری سلێمانیدا دەگەڕێن و تەواوی ئەو سەرپێچی و جۆری ئەو سەرپێچیان تۆمار دەکەن کە لەلایەن هاوڵاتی و فرۆشیارەکانەوە ئەنجام دەدرێت. بێگومان لە ئێستادا بە زیاتر وەکۆڵە جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بوونی خۆراکی بەسەرچوو یا بوونی خۆراکی بەروارد گۆڕا و بۆ کاتێکی ترکە زیادی کردووە. کەمەش هاوڵاتیانی بە جۆرە لە جۆرەکان تووشی دڵەڕاوکێ و ترس کردووە. زۆر جار دایک و باوکی وا هەبووە چەند قوتوویەک شیریان لە منداڵەکانەوە کۆڵێ سەرف کردو دایانتە منداڵەکە سەرنجام زانیویانە کە تاریخەکەی گەلێک مانگ لەوە پێش بەسەر چووە یان لە خواردنگەکانە دەیان جۆری سەرپێچی تر لەلایەن فرۆشیارەکانەوە کرێ. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە تەواوی ئەو سەرپێچیانەکەین و جۆری سەرپێچەکان ئایا سەرپێچەکان تەنها لە شتەکانی ناو کوردستانەوە هەنیام ئەو شتە هاوردانش کە لە سنوورە مەرزەکانەوە یان لە سنوورەکانی تری وڵاتانەوە دێن ئەوانەش دەگرێتەوە. هەروەها لیژنە تەندروستیەکانی سلێمانی یان تەندروستی سلێمانی تا چەند دەتوان دەست بەسەر دەرمانی بەسەرچوو و دەرمانی خراپدا بگرن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز لەشکر حامید سەرپەرشتیاری لیژنەکانی تەندروستیم کردووە. کاک لەشکر زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس. سەرەتا دەربارەی سەرپێچی و وەکۆڵێ ئەو سەرپێچیانی کە لەلایەن خەڵک و دوکاندارەکانەوە دەکرێت پێم خۆشە زانیاریەکمان بیتێ. دەستان خۆش بێ وەکو زانیاری بەڕێستان لیژنەکانی بەڕێوەتی گشتی تەندروستیمای چەند لیژنەیەکی دیاریکراوی هەیە کە پشکنی بۆ شوێنە گشتیەکانەکە لیژنەی تەندروستی و خۆراک لیژنەی ئارایشگا و دایانگە و مەلەوانگە و شوێنە گشتیەکان بە شێوازی گشتی کە بە شەو و بە ڕۆژ و لە کاتی ینی ئەوەنی بڵێ کاتەکەی دیاریکراوە تەنها لە کاتی داوامان لە 8 بۆ 1 نیوەڕۆ پشکینەکە لە سەررجەم کاتەکانە لیژنەمانەیە پشکنی بۆ شوێنە گشتیەکانەکە. ئەو لیژنانەش بە پێی تایبەتمەندی لیژنەکان کەسەکان دیاری کراون لیژنەی تەندروستی و خۆراک و کەسانی کە لە لیژنەی تەندروستی خۆراکان زیاتر پسپۆری خۆراکن لەگەڵ خۆی یاریدەدەری پزیشکیشمان لەگەڵە بۆ لایەنی تۆبیەکە. لیژنەی ئارایشەکانمان هەیە لیژنەی دایانەکانمان هەیە و مەلەوانگە و شوێنە گشتەکان. کاری ئەم لیژنانە بە شێوەیەکی مەیدانیە گەڕن بۆ شوێنە گشتەکان سەرەتا چن بۆ شوێنە گشتەکان پشکنینەکان بزان ئەو شوێنەی کە ئەو کارانی تیاکردبوونە خواردنگەیەکە ڕستۆرانتێکە بزانە یەکەم شت مۆڵەتی تەندروستی هەیە دوای ئەو ستافەی کە لەوێ کارەکەن هەمویان چۆنە لێ ڕووی پێرسنال هایجین کەسێتیەوە پاکوخانی کەسێتیەوە پاکوخیان گونجاون بۆ ئیشە پشکنی تەندروستیان بۆ کراوە دواتر پشکنی بۆ شوێنە گشتەکەکەن ینی بۆ ڕستۆرانتەکە بزان لە ڕووی شوێنەکەی لە ڕووی مەتباخەکەی بزان گونجاوە بۆ خواردنگەکە دوای ئەوە پشکنی بە خواردنەکە کرێ بزانێ خواردنەکە تا چەند شیاوە بە شێوازێکی تەندروست ئامادەکراوە و بە شێوازێکی تەندروست هاتووە. بە هەمان شێوە بۆ مەلەوانەکانیش لیژنێکی تایبەتمانەیە چێ بۆ مەلەوانەکان پشکنی بۆ مەلەوانەکەەکە بزانێ ئەو ئاوەی کە بەکار دێت تا چەند پاکردنەوەی بۆ کراوە پێچ و کلۆری ئاوەکە پشکنی بۆ کرێ بەردەوام بزانێت لە ڕووی بەکترۆلۆژی و شیای مەلەکردنە یاننا بۆ ئارایشەکانیش بە هەمان شێوە لیژنەی ئارایشەکان سەردانی ئارایشەکانەکە ئەو مادانی بەکارێن تا چەند بەسەرچویان بەسەر نەچۆ ڕێگە پێدراوە یان ئەو مۆڵەتی ئەو ئارایشگایە تا چەند ڕێگە پێدراوە تا تۆ بکەیان تا تۆ نەکە. مەجموعی پشکنیت هەیە بۆ هەروە بۆ دایانەکانیش سەردانی دایانەکانەکە ئیمزانین ئەو خواردنەی کە دەدرێت بە منداڵەکان لەگەڵ باخچەکانە بە پێی ڕێنمایی تەندروستیە یان ئەو بڕە خواردنەی کە ئیدرێتێ بەسەر چووە بەسەر نەچووە بە پێی بەرنامەیەکی خۆراکی ئەو خواردنانی کە بۆ منداڵ نابێ بێنێ بزانین ئەوانەیە دێتێ یان نادرێتێ. هەروە بۆ حانوودەکانیش ئێستا لێرە کاتیم بۆ ئێرە پێش ئێرە لە پشکنینی حانوودەکان بووین چەند حانوودێکمان بەسەر کردەوە بۆن لە حانوودەکان ئێمە هەموو ساڵێک پێشەوەی گرێبەز بکرێت لەیان بەڕێواتی پەروەردەی سلێمانی و قوتابخانەکان و ئەو کەسانی کە بەکرێگرن ڕێنماییمان ناو نێو خواردنانەی کە ڕێگە پێدراوە بدرێ بە خوێنکاران بۆ نمونە ساردی و جبس و بنێشت وانە بەیشی ڕێگە پێدراونی لە فرۆشگاکانی قوتابخانەکانە بۆ ئەو کارانش ئیجرات دەکەین. ئەگەر ئەمە هەبێ ئیجراتەکە چییە؟ بۆ نمونە خۆت دەبین لە زۆربەی حانوتەکاندا هەم جبزەیە هەم بنێشتەیە هەم ساردیش. ئێمە ئێستا پێش بین بۆی ڕزیاتر لە 6 قوتابخانەمان بەسەر کردوەوە ئێمە پێشتر ڕێنماییمان ناونێ و پێشمانی امزاکردون کە پابەن بۆ بە جاری یەکەمەتی سەردانەکەن ئەگەر ئەو شتانیان هەبوو 250,000 و 500,000 غرامەیانەکەن بەڵام ئەگەر دووبارە بۆ شوێنەکان داخین و ئیجراتی یاساین لەو 6 حانوتێک هەیە و ئەمڕۆ سەردانتان کرد هیچیە بوو کە پابەندە چواران پسوڵی سەرپێچیان بۆ کراوە و ئاگادار کە
کارکردنەوە سەردانی بەڕێوەتی گشتی دەنووسی سلێمانیکەن بۆ ئیجراتی یاسایی لەگەڵا بکرێت لە ڕووی پێبژاردنەوە غرامەکردنەوە. زۆر باشە. ئێوە بەر لەوەی کە مۆڵەتی کارکردن بدەنە ئارایشتگا و دەرمانخانە بۆ نرخ مەلەوانگە و ڕەوزە و خواردنگە و شتەکانی دیکە وەکۆڵێ چۆنێتی مۆڵەتەکە چۆنیە بۆ منە ئێوە چی ئەڵێن و دوایی چۆن نەزان کە پابند نەبووە بە مۆڵەتەکە؟ بەنسبەت پێدانی مۆڵەتەوە لە بەڕێوەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی مۆڵەت دەدێ بە هەمان شێوەوان ژنێژنەیەکی تایبەتیان هەیە بۆ پێدانی مۆڵەت فۆرمێکی تایبەت هەیە بۆ ئەگەر ڕیستۆرانت بێ فۆرمەکە بە خاڵ دیاری کراوە بێ و خاڵانی هەموو تیابێت بۆن لە ڕووی بیناوە لە ڕووی ئاو ئاوەڕۆوە لە ڕووی پاکوخاوێنیەوە لە ڕووی بوونی مشتەمەلات و دەستشۆر و ئەوانەوە شوێنەکە گونجاو بێ لە ڕووی بیناکەوە بزانێت تا چەند بۆ خواردن شیاوە ئەو کاتە مۆڵەتی بێدرێ. زۆر باشە. مەلەوانگەکان با لەوانەوە دەست پێ بکەین. بەڵێ. جۆری سەرپێچی لە مەلەوانگەکاندا کامەیە و ئەو پابند نەبوونەی بە مەرج و ڕێنمایەکانی تەندروستیەوە ئەوان پێوەی پابندین کامانن؟ بەداخەوە مەلەوانگەکان گرفتی سەرەکیمان چییە؟ ئەو ئاوەی کە بەکارێنن ماوەیەکی زۆر ئاوەکە ناگۆڕێت ئەوە گرفتێکی سەرەکیەکە لە کاتی پشکنە ماچین. بەشێکی زۆر مەلەوانگەکان ڕاستە ڕسایکلیان هەیە جاری تر ئاوەکە پاڵاوتنی بۆکەن و بە فلترات و ئەکتیڤ کاربۆن و سان فلتەر ئاڕوا ئاوەکە جاری ترە پاڵێورێەوە گەڕێتەوە بە ناو مەلەوانگەکە وەکو ئای خواردنەوەی لێ بەڵام بە شێوازی گشتی ئێمە ڕێنماییمان ناوە بەسەر جە مەلەوانگەکان بەلانی کەمەوە لە ماوەی 10 ڕۆژە جارێک ئاوەکەیان بگۆڕێ ڕاستە پاکردنەوەی بۆ بکرێت بەڵام ڕێژێکی زۆر خەڵک دەچێتەوە ئاوەوە ئەگەر بەستینی ڤایرۆس بێیان بەکتریای بێت لە ڕێی ئاو بگوێزرێتەوە کۆمەڵە خەڵک تووشە بێت گرفتی سەرەکیمان گۆڕینی ئاوەکەیانە یان نەبوونی ڕێژەی پێویست کلۆرە یان زیاد کلۆر بەداخەوە بەشێکی مەلەوانگەکان ئێمە ئیجبارمان کردوون کە پێویستە بە ڕێگایەکی زانستی کلۆر تێبکەن ئەو ڕێژەی کلۆری کە تێیەکەن پێویستە لە 0.5 پار پێر میلیۆن ینی لە 0.5 بێت بۆ 1.5 ڕێنجەکەی ئەوەیە ڕێژەی کلۆرەکە بەداخۆ هەنێک لە مەلەوانگەکان بۆی ئاوەکەیان تێک نەچێت هەچەند بە شێوازێکی عشوایی ئێمە پێماوەتون بە دۆزین پامپ ینی ئۆتۆماتیکی کلۆرەکە بکرێتە ناو ئاوەکەەوە کەی کلۆر لە 0.5 کەمتر بوو تێیکا کەی لە 1.5 زیاتر بوو ڕاوەست ینی کلۆر نەڕاتە ناو ئاوەکەەوە ئەوان بە عشوایی تێکەن هەنێ شوێنمان گرتووە ئیجراتمان لەگەڵا کردوون لە ڕێی سەڵ ینی بە سەڵ یان بە کیلۆ بە 2 کیلۆ کلۆرە کاتە ناو ئاوەکەەوە کە ئەوەش لە ڕووی زانستیەوە شیاو نیە چونکە کلۆر ئەگەر کەم بێت کاریگەری سلبیە لەسەر تەندروستی مرۆڤ بۆ نمونە و ئاوا بەکتریا و ڤایرۆس لە ناویە گەشاکات و ئەو کەسانی کە مەلاکە نەگوێزرێتەوە بۆیان بەڵام ئەگەر زۆریش بێ بە هەمان شێوە کاریگەریە لەسەر مرۆڤ لە ڕووی بەتایبەتی مەلەوانگە داخراوەکان کە تەبەخورەکە کاریگەری لەسەر تەنگە نەفەزی هەیە بۆ کەسانی گاچن سەردانی مەلەوانگەکانەکان بێجگە لەوەش کاریگەری ڕاستەوەی هەیە بۆ سەر نەخۆشەکانی پێست بەتایبەتی بۆ قوشڕوتانەوە بۆ چاو زۆر کاریگەری ڕاستخۆیە تۆ چی ناو ئاوکۆ ئاوکێت چاوتەوە بدڵنیاوەکە ڕێژەی کلۆری بەرزێ کاریگەری هەیە لەسەر چاوە لەسەر پێست و لەسەر قشۆمانە بۆیە گرفتی سەرەکیمان ئەوەیە کە یان کلۆری کەمتیایە یان بە شێوازێکی عشوایی تێکن زیادیتیایە دوایەوە پێچیش بە هەمان شێوە ئەو ئەگەر پلەی ترشێتی دابەزی ئەوە دیارە ئەو ئاوە خراپ بووە مەرجە و ئەوەی کە لە مەلەوانگەکانایە بە پێی ستانداردی عراقی یعنی ئەو ئاوا بە شێوازێک پاک بێ کە خەڵک مەلەیتیاکە بۆ خواردنەوە شیاو بێ ئاوی شیاویش بۆ خواردنەوە پێویستە 6.5 بۆ 8.5 بێت ڕێژەی ترشێتیەکەی لەوەش زۆر جا گرفتمانەیە بەداخۆ هەنێکان ئاوەکانیان ترشاوە یان گونجاونیان لە ڕووی ئەو کەسانی کاسنە مەلەوانگەکان شوێنی هینەکەی تاقیمکردنی قاچێ بێ پێشەوە بچێتە ناو مەلەوانگە خۆی تاقیم بکات دوایەوە بچێت دوو شێ بکات خۆی بشوات جاری وا بەسەڵمان کردو چوونی مەلەوانگە ئەو کەسانە ڕاستخۆ چوون ناو ئاوەکەوە یان ئەچن ناو ساوناکەەوە جارێکتر ئەچن ناو ئاوەکەەوە بە شێوەی ڕێگە پێدراون نێبێ خۆیان جارێتی بشۆنەوە بچن ناو ئاوەکەەوە یان ئەو کەسانی لەوێن سەرپەرشتیەکەن پێویستە ڕێگە پێدراو بن و کارتی تەندروستیان هەبێ یان ئەو خاولیانەی کە بەکارێنن بە شێوەیەکی گشتی ئەوەیە گرفتی ئێمە لە ناو مەلەوانگەکان. کاک لەشکر سەرپێچی لایەنەکان بوونێ ئەو شوێنانە هەر بە شتێکی وەکۆڵێ نەزانانەیە یان بوونە هۆکاری تری لە پشتەوەیە جۆری سەرپێچەکان بوونە تەنها ئەوەیە مرۆڤ نەیزانیوە وەکۆڵێ بەسەریا تێپەڕوەیان لایەنی تریشی هەیە ئێمە چەند جۆرێک سەرپێچیمان هەیە بەشێک سەرپێچیمان هەیە بەدەستی ینی خانکارەکە لەبەرەوەی بەرژۆندێکی زیاتری دەستکەوێت سەرپێچەکەکە بۆنە بەتایبەتی لە خواردن ئەوانەیە یان بۆنە ئەگەر بڵێ مەلەوانکان لە مەلەوانکەیە بۆی کە دۆزین پمپێک نەکرێلاوانە بای $1000 بێت بچێ بە دەستێکە جۆرە سەرپێچیمانێت لە ڕووی مادیەوە ئەو حاڵەتاییکە بۆیە کە سوادێکی زیاتر مادی بکە جۆرە سەرپێچی تریشمان هەیە کە بەوەی نەزانین و نەبوونی ڕێنماییە بەداخەوە ئەوەی کە نەبوونی ڕێنماییە ئێمە چەندجار ڕێنماییمان پێوان بەڵام ئەوان شارەتوانم بڵێم بەشێکیان خۆیان لە شتەکانە دەستنەوە بەشی کەمیان ڕێنمایان پێ نەدراوەیان شارە زانین ئەو کەسانی لە بارەکان ئایشەکەن زۆربەی زۆریان ڕێنمایان پێدرێت ئێم بە دوو جۆر هەمانە جۆرێکیان بە شێوازێکی دەستیە ینی مەبەستێتی کە ئەو ئیسفادە مادیە بکە لە ڕێ و حاڵەتەوە
هەڵوێستی ئێوە لەبارەی هەردوو جۆرەکەەوە هەروەکو یەک وایە بۆ منە کەسێک کە لە پێناو بەرژەوەندی و مادەیەکی زیاتر هەوڵی تەزویر و هەوڵی سەرپێچیەدایە لەگەڵ ئەوە شاکە کەسێک بە نەزانی و وەکۆڵێ بە بێئاگایی خۆی شەکەی کرد. نا بە دڵنیاییەوە شێوازی ئیجراتی ئێمە ئەکەوێتە سەر ئەو حاڵەتەکە ئەیبینین ئەگەر شێوازێک بەدەست بێت ئێمە تونترین ئیجراتی لەگەڵاکەین هەم لە داخستن و هەم ڕێکاری یاسایشی لەگەڵاگرینە بەر بەڵام ئەگەر بۆی نەزانینەوە بێت یان بۆی نەبوونی ڕێنماییەوە بێت ئێمە ئەگەر جاری یەکەمی بێ ڕێنمایی پێین بەڵام ئەگەر جاری دومی بێ ئێش بە دڵنیاییەوە غرامەیەکەین و بەڵێننامەی وەرەگین کە پابەند بێ بە ڕێنمایەکان. زۆر باش بچینە سەر خواردن کە پێمان وایە زۆرترینی سەرپێچەکان لە خواردندا ئەکرێت. کامانن ئەو خواردنانەی ئەو سەرپێچیانەی کە لە خواردنگاکانە لە چێشتخانەکانە لە ئەو شتانەی کە خواردنن دەکرێت و پاشترە پرسین ئەو خواردنگانان کامایە ئەو خواردنانە کامان کە زۆرترین سەرپێچیان تیاکرێت. بەنسبە خواردنەوە بەداخەوە بەشێکی زۆری سەرپێچەکان لە خواردنە لەبەرەوەی لە ڕووی مادیەوە بڕێکی زۆر پارەی ئەوێت. بە شێوازی گشتی ئێمە چەند جۆر سەرپێچیمانەی لە خواردنە جۆرە سەرپێچیمانەیە کە ئەو خواردنانەی قەدەغەن بە تایبەتی گۆشتی هندی و جگەری هاوردەکرای بەستوو کە ئەوە لە ساڵی 2007 قەدەغە کراوە ڕێگە پێدراونێ بەکاربێ لەبەرەوەی ڕێژێکی زۆر نیتراتی سۆدیۆمی تایە کە ڕاست و کاریگەری لەسەر نەخۆشی شێرپەنجە بەداخەوە بەشێکی زۆر ئەو سەرپێچیانەی کە ئەبین لە بازار و لە شوێنە گشتەکانە یان بە شێوازێکی ناساییەت ئەو حاڵەتانەیە کە قەدەغە کراوە جگەر و گۆشتەوەی مەڕاستخۆ ڕێکاری یاسایی لەگەڵاگیرێتە بەر و ئەدرێ بە بەشی یاسا ئیجراعاتەکە بەشێکی تری حاڵەتەکان بە تایبەتی لە وەرزی هاوینە ئێمە کێشەمان بە تایبەتی لە برنجە زۆرە کە دەرجەی حرارە گەرمە بێتەوە برنج بە شێوازی گشتی و برنجانەی کە خڕا دەنگەکەی خڕا ئەگەر پلەی گەرمی بگاتە سەروسیەک پلەی گەرمی لە ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژە برنجەکە بە دڵنیاییەوە خراپە بێت ئەگەر مودەی سەلاحیەکەشی بۆ 2 ساڵیش بێت بەداخۆی ماچینە شوێنەکان بۆ نە برنجەکە بەسەر نەچووە بەڵام برنجەکە لەبەرەوەی لە پلەی گەرمی گونجاوە داینەناوە برنجەکە ئەسپەی کردو حەشەراتی کردو کە لە ڕووی زانستی و لە ڕووی علمی و بەی شێوازە نابێ برنجەی کە ئەسپەی کرد بخورێت لەبەرەوە ئەو برنجە کە ئەسپەی کرد یعنی چۆن لە بەهای خۆراکی لە دەستاوە خراپ بۆ شیای خواردن نیە ئێمە بە تایبەتی لە ئەم ماوەی ڕابردووە لەبەرەوەی پلەی گەرما بەرز بوو زۆر کێشەیەومانە بوو ئەچون ئەو خاوەن بازرگانەکان بۆنە 20 تەن 30 تەن چەند جار گرتومانە لە ئەم هاوینە برنجی هەیە برنجەکە ئەسپەی کردەوە بەڵام ئەچێ ئەو بۆ ئەوەی زەرێکی مادینەکە ئەچێ برنجەکە کاتە کیسێکی ترویان ئەیبێژێتەوە ئەوەش کە لە ڕووی تەندروستیەوە بێ شێواز شیاونی و زیاتر لە 4 شوێن دەستی بەسەراگیراوە کە ئەو حاڵەتیان ئەنجامە و نازانم چەند شوێنش ئێمە پێڕانەگەشتوونیان نەمان بینیوە ئەو حاڵەتەی کردو. سنووری دەسەڵاتی ئێوە تا کوێیە؟ ئایا ئێوە تەنها نووسینی ئیجراعات و وەسڵێکی غەرامەیە یان بوونە توانای بە دەست بەسراگرتنی و خۆراکەتانەیە ئایا بە سووتاندنی بێ بە فرێدانی بێ؟ ئێمە کاچینە ئێمە لیژنەکانی تەندروستی بەڕاتی گشتی تەندروستی سلێمانی ڕاستخۆ بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سەرپەرشتیەکە ئێمە ئەچینە شوێنێک بۆ ناگە برنجێکی هەبێ 20 تانە ئێمە ڕاستخۆ برنجەکە لێ حیجز دەکەین ئەڵێن بێش وەسڵێکی بۆکەین بۆ نێبیفرۆشیت و وەسڵێکی بۆکەین سەردانی بەڕاتی گشتی تەندروستی سلێمانی بکات دوایی ئێمە وەکو لیژنەکە ڕاپۆرت دەکەین بە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی پێشنیاری بۆکەین ئەڵێن ئەم حاڵەتە لەو شوێنە هەیە بەڕێزیان پەسەندی لێە و پەسەندەیەکە و دواتر ئیجراعاتی یاسایی لەگەڵاکرێ بۆ نمونە برنجەکە تەلەفەکرێ ئەگەر بە شێوازێکیان قەسیش بێ ئیجراعاتی یاسایی لەگەڵاکرێ و خرامەشەکرێت دەبێت بە بەشی یاسا. زۆر باشە خۆراکی هاوردە جگە لە جگەری مریشک و گۆشتی هندی چیتر هەیە کە کوردستان بەدەستیەوە بناڵێنێت چیتر هەیە کە ڕەشەوێ بۆ سەر ژیانی هاوڵاتیان بەداخەوە ئەو خۆراکانەی کە لە سنوورەکان و داخڵە بێ توان بڵێن بەشێکی باشی لە ڕووی کوالیتیەوە ڕاستە لە ڕووی تەندروستیەوە پشکنینی بۆکرێت لە ڕووی بەکترۆلۆجیەوە شیاوە بەڵام لە ڕووی کوالیتیەوە بەهای خۆراکیەوە نە بەرز نییە کە داخلی سنوورەکانە بێ لە ماوەی ڕابردووە چۆنەڵی لە ڕووی تاقیگەیەوە توانایەکی ئەو تۆمان نەبووە بەڵام خۆشبەختانە لە ماوەی ساڵی ڕابردووە کۆمەڵی ئەچیزەی باش کراوە لەلایەن تەندروستیەوە لە هەم لە سنوورەکانیش چەند تاقیگەیەکی باش دانراوە ئێستا پشتینەکان توان بڵێم لە جاران باشترە بەڵام ئێستاش بە شێوازێکی 100% خۆراکانی لەوانەیە لە ڕووی تەندروستیەوە شیاو بێت چۆن چونکە ئێمە باڕنیکەینەوە بۆ بینەران دوو جۆر فەحس هەیە کە بۆ خواردنەکرێ جۆرێکیان بۆ ئەوەیە کە بزانێت خواردنە لە ڕووی تەندروستیەوە یعنی لە ڕووی بەکترۆلۆجیەوە بەکتریا لە ناویە هەیە گەشاکە ڕاستۆ کاریگەری لەسەر مرۆڤ ئەتوانین بڵێن ڕۆ بەشێکی زۆری کۆنتترۆل کراوە لە ڕووی بەکترۆلۆژیەوە بەڵام لە ڕووی بەهای خۆراکیەوە بۆ نەو خۆراکی کێنین قیمەی غیزایەکەی تا چەند گونجاوە تا چەند کوالیتەکەی بەرزە ئەوە بەداخۆ 100% کۆنتترۆل نەکراوە. زۆر باشە جەنابەت فەرمووت کە جگەری مریشک لە 2007ەوە مەمنوع کراوە بەڵام دەبینین زۆربەی زۆری خواردنگەکان بە تایبەت عەرەبانەکان و ئەوانەی سەرجادە بەردەوام هەیەنەوە و زۆرترین فرۆشیشیە ئێوە لە ڕێی ئەوانەوە بۆ ناتوان کە بزان هۆکاری هێنا ناوەی ئەم جگەرە کێ و لە چ شوێنێکەوە دێ بۆەوەی ڕاستەوخۆوەکە لە سەرچاوەکەی وشک بکەن. ئێمە چەند جار سەرچاوەکەمان دۆزیوەتەوە ینی چەند جار خەڵکی گەورەمان گرتووە بە 2 تەن و 3 تەن ئیجراعاتی یاسایی لەگەڵا کراوە خاوەنەکەی گیراویشە
لە ڕێ ئەو خاڵکارانەوە بۆ نەچینە دوکانێکەوە جگەری هەبووە وتمان لەکەی و کڕیواگی ناشوێنەکەی تۆ داخین ئەیش پێی وتم لە فڵان کەسم کڕۆ لە چەند دەستێکمان کردو تا سەرچاوەکەیمان دۆزیێتەوە بەڵام ئەو جگەرێکە لە بازارە بۆ زانیاری بەڕێستان هەر جگەری هاوردە نیە چەند جۆرێک جگەرمان هەیە کە ڕێگە پێدراوە بوون مەتزەرەکانی سنووری پارێزگای سلێمانی دوو مەتزەری مریشکی سەربڕیمان هەیە کەەوە لە لایەن ڤێتەرنەری و تەندروستی و ڕێگە پێدراوە جگەرەکەی بفرۆشرێت کە ڕانیە و پیرەمەگرونە بێزگەلەوە چەند مەتزەرێکیش هەیە لە سنووری پارێزگای هەولێر کەوانش جگەرەکانی داخلی سلێمانیە بێت ئەوانش ڕێگە پێدراوە بەڵام ئەو جگەرەی کە هاوردەیە لە دەروی سنووری کوردستان و داخلە بێشی و ڕێگە پێدراون بەڵام خەڵک چوزانێ جیاوازی نێوان ئەم دوانە بکە ئێستا خەڵکەیە هەر لە ئێرانەوە بەهۆی ئەم هەرزانی تمەن و ئەوە بەردەوام ئیشی ئەوەیە بۆ نمونە خەڵک چۆن جیاوازی دوانە بکە ئەو کەسانەی کە کاری جگەر فرۆشتنەکەن جیاوازیەکەیەکەن و هەم لە ڕۆی لێ بڵینشەوە بۆنە ئەو جگەرەی کە لە پیرەمەگرون لە زەرفێکا و کیسەکەی لێبڵی لێدراوە نووسراوە مەتزەری پیرەمەگرونیان ڕانیەیان هەولێر ئەوانە لێ نووسراوە بەڵام لە ڕووی ڕەنگیشەوە ئێمە خۆمان ئەگەر بچینە شوێنێک بڵێمە جگەری ڕانیانی پیرەمەگرونیان ئێران بێ ئێمە خسەر توانین جیاکەنەوە هەر بە ڕەنگ بە پشکنی توانین جیاکەنەوە چکە ئەو جگەرانی کە هاوردەکراوە لە ڕووی ڕەنگەوە ڕەنگی جیاوازە لە جگەرەکەی خۆمان جگەری خۆمان ڕەنگی کاڵی هەیە ئاڵە ڕەنگەکەی ئەو بەڵام سوورێکی تۆخە ڕێژەیەکی چۆنەڵی خوێنی تیاماوەتەوە و نیتراتیشی تێکراوە بۆی کە وەکو مادە حافزە جگەرەکە تێک نەچێت ئێمە زۆر باسانی توانین جیاکەنەوە هاوڵاتیش ئەگەر دیقەت بە جگەری هاوردەکراوەکە ڕەنگی تۆخ و سوورە ئەمە تەبان بەر لە سوورکردنەوەی بەر لە سوورکردنەوە بەس لە کاتی سوورکردنەوەشە یەک شتی تر ئەتوانیت سێریکەی ئەو جگەرەی کە هاوردەکراوە لە کاتی سوورکردنەوەیە زۆر بە ئاسانی وردەبێت لە ناو تاواکە هەر چۆنڵی ئەپلیشێت بەڵام جگەرە بەکەی خۆمان کە تازەی و فرێش ئەوانەی سنووری کوردستان ئەو جگەرانە ئەبێت بۆنەکە وردێکە هەر بە کەوچکەکە کە لە دوکانی جگەرەکە بینیبێتان بە کەوچکە کە وردێکە بەوەکو قاش وردەبێت نەک بڵێ وردەبێت بە تەواتی زۆر باشە بەڵام ئێمە لە تاقیکێش ئەتوانرێت لە ڤێتەرنەری ئەوە پشکنی نیتراتی بۆکرێ ئەتوانرێت دەربخرێکە ئەوە چ جگەرێکە چۆن ئیجراعاتێکی قورستر بکرێ بۆ بنبڕکردنی هێنانی جگەری هاوردە لە بەتایبەت لە ئێرانەوە وڵی بەداخەوە بێت زیاتر لە سنوورەکانەوە کۆنتترۆل بکرێت نێڵە داخڵ بێت بەڵام ئەبێ لە ناوخۆش ئیجراعاتەکان قورستر بکرێت هەر کەسێک ئەو جگەرەی پێگیرە ڕوبڕووی یاسا بکرێتەوە کاتەوە حاڵت دووبارە نابێتەوە زۆر بەداخۆ ئێستا ئێمە ئەو جگەرەی کە بەڕێزی باسیەکەی لە دوکاندارەکان توان بڵێم لە سانۆت کۆنتترۆل کراوە ئەو شوێنایی کە شوێنی ڕسمین و وڵەتی تەندروستیان هەیە بەڵام بەداخۆ لە دەستگێڕەکانە ئەتوان بڵێم تا ڕادێکی زۆر کەم کۆنتترۆل کراوە لەبەرەوەی تۆچی بۆ دەستگێڕەکان هیچ وڵەتێکی تەندروستی نیە وەستێکی بۆکە یانی لاوانەیە پێناسێکی باتەوە پێناسە هەر دروست نەبێت شوێنەکەش وڵەتێکی نییە تۆ بە دوچوونی بۆکەی بزانەوە کەسە هاتووە سەردانی کردو ئیسراتی لەگەڵا کراوەیانە بەداخۆ زیاتر لە دەستگەڕەکان و حاڵەتەیە ویستم لە بای دەستگێڕەکان و عەرەبانەکانی سەرجادەکان کە شوێنێکی زۆر و وەژمارشیان زۆرە بەردەوام خەریکی فرۆشتنی لەفەن ئەمانە بمانەوێنەمانەوە لۆچێ لە ڕووی تەندروستیشەوە هەر ئەگەر شتەکەش فرێش و هی خۆشمان بێ هەر جۆرێک لە جۆرەکان مەرجە تەندروستیەکانی تێدانە ئێوە لەبارەی ئەوانەوە چیەکەن یان چۆن ئەتوان وا بکەن کە مەرجە تەندروستیەکانیان تێدا بێتە دی وڵی بەداخەوە ئێمە شوێنە دەستگێڕەکان ناتوانین مەرجە تەندروستیانی تیا جێبەجێ بکەین لە ڕووی ئیجراعاتی شەوەکو پێویستی ئیجراعاتمان لەگەڵا نەکردون تا ئێستا بەڵام ڕێنماییمانەوە ئێمە بەس گرنگترین شتەوەی ڕێنمایی بین بە خەڵک کە تا ئەتوان خۆیان بە دوور بگرن لە خواردنە دەستگێڕەکان چکە ئێمە وەکو لیژەکانی تەندروستی چەندی حاڵەتی ناشازمان بینیوە ئەو شوێنی دەستگێڕانە هیچی خۆتان بەڕێسان نەزان دەستشۆری لێ نییە بینیومانە خەڵک یانی چۆن لە دەستگێڕەکە تەنانەت میزی کردو و کردوێتە ناو دەبێک و لە ناو دەستگەڕەکە داینەوە لە فەشی تێکردووە یعنی بۆنە ئەو کەسە کاچێتە تەوالێتێک دەستشۆرێکی لێ نیە سابوونێکی لێ نیە ئاوێکی لێ نیە دەستی شواباسیترین شت یان ئەو خواردنانەی کە بەکارێنێ ئەگەر زۆربەی زۆری بۆنە ئەگەر لە ماڵشەوە بیبا لەوانە کیلۆ تەماتە بەرە 2 کیلۆ بە دوایەوە تەماتەی بڕ ڕاستخۆلانە دوکانێکەوە بیکڕە و بەبێ شۆڕنەوە بەکاری بێنێ یان خیار بەبێ شۆڕنەوە بەکاربێنێ بۆ ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین تا ئەتوان خۆیان بە دوور بگرن لە خواردنی دەستگێڕەکان ئێمە شەوە کولانی تەندروستی ڕێنماییمان پیاون بۆ نەو کەسانی کە لەسەر دەستگێڕەکان دەبێ هەمووی کارتی تەندروستیانە بێ پشکنی تەندروستیان بەکرابێ جلوبەرگی تایبەتیان لەبەرابێ بەڵام ڕاستیەکەی لە ڕووی ئیجراعاتەوەکو باسم کرد ئیجراعاتێکی وا پێویستمان لەگەڵا نەکردون تا ئێستا کە بتوانین کۆنتترۆلیان بکەین لەبەرەوەی ئەبێ بە هاوکاری شارەوانی و لایەنە پێدارەکان بێ تۆ دەستگێڕێک دەتوانی بۆن پچی جگەرەکەی منەتوان وەکو لیژنە کاتم سەردانێکم جگەر و خواردن و ئەو شتانەی کە لەبەر دەسیاتی لەو کاتەیە ئەگەر تەندروست نەبوو تەلەفیکەم بەڵام هیچ ئیجراعاتێکی تر ناتوانین بکەین ڕاستەکەی دەسەڵاتی لابردنیانتان نییە بوون هەر نێڵڕێن و وەڵایەوە قایمقامل لە ماوەی ڕابردووە ئەوەی کرد خۆتان نەزان فەوزایەکی زۆری نایەوە خەڵک گوتی لەبەرەوەی کە بێ ئیشی زیاکە و زروفی مادیەکە وایە پێم وایە ئەم زروفی مادیەش کە لێسا لە کوردستانەیە کاریگەری هەیە لەسەر زیادبوونی دەستگەڕەکان لە ماوەی ڕابردووە قایمقامەتی سلێمانی لە شەقامی سالم و ناوبازار قەدەغەی کردەوە
تا حاڵەتێکی باش کۆنتترۆل کرا بەڵام دوایی بۆی خۆپشاندان و بۆی ناڕزای خەڵک کەوتیان کاری دەستگەرەکان نەماوە پێم وایە دروست بۆ تۆ ئێستا زۆر باشە. باسی چێشتخانەکان بکەین یان بۆونە دوکانی شاورمە و گەس و ئەو شتانە ئەمانە تا چەند پابندن بە مەرجە تەندروستیەکان بۆ ڕێنمایانی کە ئێوە دەیدەن و کامەن ئەو سەرپێچیانەی کە لە چێشتخانە و گەس و شاورمە و ئەو شوێنانەی تران یان بۆونە فاست فودەکان. ئێمە بەنسبەت چێشتخانەکانەوە جۆی سەرپێچەکان جیاوازە بەداخۆ بەشێکی زۆری سەرپێچەکانی ئەوەیە بڕێکی زۆر خواردن حازرەکەن لە چێشتخانەکان بە تایبەتی لەوانەی کە ئەستێران هەیە و ئەوانە چۆنڵی میلیەکان باشترن خواردنیان نامێنێتەوە بەشێکی زۆر خواردن حازرەکەن بەپێی ڕێنمایی تەندروستی و سەلامەتی خۆراک پێویستە خۆراک یەک جار بەکار بێت کە گەرم کرات دوای سار بێت و جایتر بەکار نێتەوە بەداخۆ ئێمە گرفتی سەرەکیمان لە ئەو شوێنانەوەیە کە خواردنەکە هەڵەگرن ئێمەش زیاتر ڕاقیەکانیش بە دڵنیاییەوە لەبەرەوەی بڕێکی زۆر خواردن حازرەکەن خەڵکی کەم سەردانیانەکە خواردنەکە مێنێتەوە بۆیە ئێمە ڕێنمایانەکەین کە بەپێی پێویستی خواردن حازرکەن ئەو خواردنەی کە ئێمە چین تەلەفێکین و یەکەم جار ئاگادارکردنیان پێین جای دووەم ئیجراتیان لەگەڵاکەین دوایەوە بە شێوازی هەڵگرتنی خواردنەکان کێشەمانەیە بۆ هەنێ خۆراکمانەیە بێ لە پلەی بەست نابێ هەنێ خۆراگەیە لە پلەی بەڕادا بێ لە 0 بۆ 4 بەڵام بە شێوی گشتی سەرجەم خواردنەکانە بێ لە پلەی گەرمی ژوورە هەڵگیرێ لە 21 بۆ 25 بۆ تەنانەت ئێمە لە وەرزی هاینە بەداخۆ کێشەی ئەومانەیە ئاچینەوەی کۆگایەکەوەڵەوە تا مبارەدەم داناوە بەڵام مبارەدە چۆن هەم ڕۆتوبە دروستەکە هەم پلەی گەرمی ئەو ژوورە ناگەێنێتە ئەو دەرەجەی کە ئێمەمانەیە بۆ ئەگەر خواردنی وشکیش تیاابێ نیسک و نۆک و برنج و فاسۆلی ئەمانەش بە وشکیش بە لێنە درایش بێ ئەبێ پلەی گەرمەکە لە 21 بۆ 25 بێت یعنی ئەگەر بۆ خواردتر بێ کێشەی نیە بەس نابێت لە 25 بە شێوازە زیاتر بێ یان شێوازی خاوکردنەوەی مریشکەوە لە شاورمەکانیش باماشەوە بەداخۆ شاورمە و شوێنە گشتەکانی ئەوەی کە لە پێیتیا بەکارێ بەشی زۆری مریشکی بەستوو بەکارێنن مریشکی بەستوەکەش بە شێوازێکی ناتەندروست خاوەکەنەوە بەشێکان لە هەفتەی ڕابردووە زیاتر لە 4 شوێنی شاورمی بەناوبانگی سلێمانی ئێمە ئیجراتی یاساییمان لەگەڵاکردون لەبەرەوەی بۆ تەنانەت بینیومە پلاسکۆیەکی دانەوە تەماتەکە ڕاستەخۆ بەبێ ئەوەی بیشواتەوە هەر بە تەماتەی گەنی و پیس و ڕاستخۆ جنیوێتی و تێکەڵی زەڵاتەکە کردو منی هاوڵاتیش کاتم لە فێگەکەم لەناو لەفەکە هەر نازانین چیشی تایە بۆ نمونە ئەو گۆشتەی کە بەکارێن بەداخۆ بە شێوازێکی تەندروست خاوی ناکەنەوە بەشێکیان نەک هەمویان بەشی زۆریان پابەتن ئەیکاتە ناو ئاوێکی گەرمەوە یان ئەیکاتە ناو چۆڵی تەشتێکەوە بۆی بتوێتەوە ئێمە ڕێنمایمان پیاوەن بە شێوازی گشتی کە ئەوانەی کە شاورمە بە تایبەتی دروستەکەن بۆ نەوە مریشکە لە زەرفەکە دەربکرێ بخرێت سەر سوزگیەکە تەشتێکی بۆ دانرێت تەخلیف بکرێ بۆی کە ئەو خوێنەی تایەتی بچۆڕێتەوە ئێمە ڕێنمایمان پیاوەن تەنانەت ئەگەر بتوان 24 کاتژمێر پێشەوەی بەکاری بێنن لە بەشی سەرۆی سەلاجەکان لە جەمیدەیە کە بەستوێتی دەریکەن بیکەنە بەڕادەکەەوە بۆی کە لە پلەی بەستنی بێتە بۆ پلەی بەڕاد لە 0 بۆ 6 لەو ماوەیە تۆزە خاوە بێتەوە هەم لە ڕووی بای خۆراکیش بای خۆراکی لە دەست ناکە ئێمە زۆر گرفتی ئەومانەیە بۆ ئەو مریشکانە بەشێکی زۆریان پەڕیان پێوێ بەداخۆ جوان پاک ناکرێتەوە ئەوانەی کە پێستویکەن بە شاورمەکەەوە چەند شوێن داخراوە ئیجاتی لەگەڵاکراوە بۆی کە سەیری شیشەکەکەین کە شاورمەکەی پێوە هەڵێنەوە پارچە سێرەکەین پەڕی پێوەیە یان ئەو کارمەندانەی کە لەوێن لە ڕووی تەندروستیەوە یان ئەو داروشت ئەو ئەدەواتانی بەکارێن بەسیترین شت بەشی زۆریان دارێک بەکارێن بۆ سوڕانەوەی گازەکە بەداخەوە تەندروست نییە ئەگەر دیقەت بی ئێستا لە ئەو شانەی کە بەکارێنن ئێمە ئیتراتیان لەگەڵاکە هەر شوێنە بچین ئەو دارە بەشێک لە پێکاتەکەی خوراوە یعنی ئەو خورانە چیرات بە تەکید تێکەڵی خواردنەکە بۆ خەڵک خواردوێتی بۆیە تەندروست نییە بە شێوازی گشتی لە شاورمەکانە کێشەی خاوکردنەوەی مریشکمانەیە لەگەڵ پەڕی مریشک لەگەڵ ئەو گەزەی کە ئەمێنێتەوە بۆ ڕۆژ دوای هەڵەگیرەوە بێ شێوازێت تەندروست نییە بێژگە لەوە سەوزە و تەماتۆ شتێک کە بەکارێن بەداخۆ بە شێوازێکی تەندروست نایشۆنەوە بە پاکوخانی بەکارێنیان ئەچن کام تەماتی کوالیتی نزمە کامەی هەرزانە ئەوەی کاوەنی لە بازاڕە سەرف نابێ ئەوان ئەوە بەکارێن ئیجراتەکانی ئەوە تا چه سنوورێکە ڕوا بۆ بەڵێ ببوورە ئێمە وەکو لیژنەی بەڕواتی گشتی تەندروست سلێمانی بۆ سەرجەم قەزا و ناحیەکانی سنووری پارێزگای سلێمانی کە سەر بە ناوەندی تەندروستی سلێمانین ڕێگە پێدراین و ئیجرات بکەین سەردانی شوێنەکانیان بکەین تەنانەت هەفتی ڕابردوو سەردانی سیتەکمان کرد هەموو قەزا و ناحیەکانی ئێمە ڕێگە پێدراوە سەردانیکەین بەڵام بە نسبەت ئیجراتەوە ئێمە لە ماوە ڕابردووە نزیکی ساڵنیەک وەکو بەڕواتی گشتی تەندروست سلێمانی سەرپێچەکانی ئێمە کە سەردانمانەکردن یان ئاگادارکردنەوە بوو یان داخستن بوو لەبەرەوە خراوەمان وەساوە بەڵام خۆشبەختانە ماوەیە کە دەسەڵاتی خراوەکردنمان پێدراوەتەوە ئێستا ئێمە وەکو بەڕواتی گشتی تەندروست سلێمانی وەکو لیژنەکان دەسەڵاتمان پێدراوە لە 100,000 بۆ 2 ملیۆن دینار غرامەی و شوێنانەکەی کە پابەت نابێت لە حاڵەتی یەکەمە بەڵام ئەگەر دووبارە بۆ شوێنەکەی داخین ئەتوانین بڵین لە 2018 لە ماوەی ئەم 11 مانگا
چەند شوێن داخراوە لە سنووری پارێزگای سلێمانی؟ بە شێوازی گشتی وەکو بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی زیاتر لە 56 شوێنمان داخستووە. ئەو 556 شوێنە ئیتر بە شێوازی گشتی هەم لە ئارایشگا هەم لە دایانگە و مەلەوان زۆرترینیان چ شوێنێ بوو؟ زۆرترینیان خواردنگە و فڕنی سەمون بووە. بەداخەوە فڕنی سەمونەکان زۆر نەبوونی مەرجی تەندروستیان تایە. باسی نانەوە و فڕنی سەمونەکان بکەم. دوای داخستنی کاتی بۆ دائانێن یام ئیدی کردنەوەی مەحاڵە؟ نا ئێمە جار یەکەم کە دایەخین بۆ 3 ڕۆژەوەیە، 3 ڕۆژ بۆ هەفتەیەک دایەخین، لافیتێکیش پێ لافتێکی پێوەکەنوێن بەڕاگەاندنیش. بەڵام دوای ئەوە کایکەینەوە چین سەردانی شوێنەکەگەن ئەو شتانەی و حاڵەدانەی کە لەسەری داخراوە پابندێکن ئەگەر جێبەجێ کرد بۆ یەکەنەوە، ئەگەر جێبەجێشی نەکرد نایکەنەوە. بەداخەوە ئێمە لە فڕنی سەمون و نانەخانەکان گرفتمان زۆرە. بەڵێ کامانن و گرفتانی لە فڕنی سەمون و نانەوەخانەکان هەیە. بەنسبەت فڕنی سەمونەکانەوە بەداخەوە کێشەی ئەو ژووری هەڵمەکەمان هەیە. ژووری هەڵم کە هەویرەکە تیای هەڵێت بەداخەوە بەشێکی زۆریان ینی ژوورێکی زۆر ناتەندروستیان هەیە. هەر هەموو ژوورەکە ژەنگی کردووە چۆنەڵی لە ڕووی باکوخایانە و گونجاونیە چووکە ئەو سەمونە بەشێکی ڕۆنی تیا بەکارێت. چەوری و پیسی بە ناو دیوار وشتی سفرنەکەەوە کە زۆربەی کە ڕووەکات جاریوە ژەنگەکە یان ئەو حوزەی کە بەکارێنن حوزێکە بۆن لە ئاسن بەشێکان دروستیان کردو. ئێمە هەر شوێنێک ئەوە بێت چونکە پێشتر ڕێنمایان پیاون ئیزراتیان لەگەڵاکەین. ئەبێ بەچی دروست بکرێت؟ ئەبێ بە مادەیەک دروست کرێ ئیترنی کڵە ستیلە نازانم چییە خۆیان ئێمە حڕماکردن بەچی مادەی دروستەکەن بەزەبێ بە مادەیەک بێ کە ژەنگ نەکابێ شێوازێ بۆ یاخیش نەکرێت ئەو حوزی هەڵمە چووکە بۆ یاخیش بخۆ دەزانی لە کاتی بلێکی گەرمیە بەشێک لە بۆیاخەکە هەڵەوەرێ و تێکەڵی هەڵمەکە بێت بەرزەبێتەوە دواتر داوازێتە سەر سەمونەکە ڕاستخۆی مەش بەکارێنی. ئێمە زۆرترین کێشەی ئەو ژووری هەڵمەمانەیە حوزەکەی بەتایبەتی هەنێکیان کە ئاوی تێەکەن بڕواب کە هەتا لیژنە نەچێ پاکی ناکەنەوە. ڕێژێکی زۆر کلس و پیسی لەناو حوزەکەیاتی. دوایەوە ئەو ئەدەواتانەی کە بەکارێن بۆ ئێمە ئیجبارمانکردون کە خامی سپی بەکاربێن. لەبەرچی خامی سپی لەبەرەوەی خامی سپی ڕنگ نایەتەوە، مادەی نایلۆنی تیانە. دوای ئەوەش بۆیە سپیشمان هەڵبژاردووە. سپیەکە ئەگەر پیس بێت دیارە بە چاوە بینرێت مەجبورە کە خاوەنکارەکە بزووتر پاکیاتەوە بیشوانە. بەداخۆنێ فڕنەچین باتانی ڕاخستوە سەمونەکەی لەسەردانێ لە ناو مێزەکەیە کەەوەش بە هیچ شێوەیە گونجاونی لە ڕووی تەندروستیان فڕمان بینیوە پارچە کومباری کۆنەی هێنا ڕاخستوە سەمونەکە ڕاستەریان فڕمان بینی پلاستیک بەکارێنێ ئەوانش بێ شێوازە شێو نییە. بەڵام لە ناوخانەکانیشا بە هەمان شێوە نانەخانەکانیش بۆ شوێنی ئامادەکردنی نانەخانە چوین ئەو هەویری کە بەکارێنێ چۆنەڵێ یعنی لە شوێنێکەوە بە هیچ شێوازنیان جگەرەکەی بەدەمەوەیە ئەو کەسی کە نانەکەکە مژێ لە جگەرەکەیە و ڕاستخۆ نانەکەکە و پێوە دوای جگەرەکەخوا بە هیچ شێوازەوانە ڕێگە پێدراونیە. دوای ئەوە بەداخۆی ماوەی ساڵێکە ڕێنمایمانەوە بە شوێنەکان بە تایبەتی فڕن و نانەخانەکان بەنسبەت سۆدەوە ڕێژێکی زۆر سۆدە بەکارێن کە بە هیچ شێوازێ گونجاونی لە ڕووی زانستی و لە ڕووی تەندروستیەوە. ئێمە سەرەتا ڕێنمایمان پیاوان کە بەکاری نێنن. دوای ئەوە خوێی کە بەکارێنن ڕێژێکی زۆر بەکارێن. مرۆڤ ڕۆژانە پێویستە 6 بۆ 8 گرام بۆ پیا و 8 گرام خوێ بخوا لە 24 ساعتە بۆ ئافرەتی 6 گرام. بەڵام بەداخۆ ئێمە تێبینیمان کردووە من چۆنەڵێ تۆکو خۆم توێژنێکم لەسەر کردووە یعنی بە حسابات و ئەوانە چوم منانەخانێک بوون متومە چەند هەویرە شێلی هەروەکو لیژنەژنا چەند بەکارێنی خوێ حسابم کردو زیاتر لە 40 گرام خوێ بەکارێنێ بۆ 1 کیلۆ ئارد. 1 کیلۆ ئاردەکە هەژنانێکە بۆ نمونەیەکی هاوڵاتی بەلایەنێکم لە ڕۆژەکە ناوە سێنان بخۆم. ئەو سێنانە زیاتر لە 10 گرام خوێتیە. تۆ ئەگەر هەر ئەو سێنانە بخۆی خوێ ڕۆژانی پێویستی خواردووە کەەوە کاریگەری لەسەر تەندروستی بێزگە تۆ لە برنجە خۆی خوێتیە شلا خۆی خوێتیایە میوا خۆی خوێ بەکارێنی. بۆیە بەداخۆ بەشێکی زۆرمان تووشی نەخۆشی بەرزبوونی پستانی خوێن و زیادبوونی کێشە بین چونکە خوێ پەیوەندی ڕاستخۆی هەیە بە پستانی خوێن و زیادبوونی کێشیش. ئەو کەسانی کە ڕێژێکی زۆر خوێ خۆن بە دڵنیا و کێشیان زیاکە ڕێژێکی زۆر ئاوەخۆن و کاریگەری ڕاستخۆی لەسەر. ئێمە چۆن ڕێنمایمان پیاون ئەگەر بتوانن لە 1 کیلۆیە لە 10 گرام بۆ مەرحەلەیە لە 10 گرام ئەو نانەوە و سەمونە سۆدەیەکی زۆرتر بەکارێنێ بۆ ئەوەی وەکۆڵێ سەمون و نانەکەی جوانتر دەرکەوێ و ڕەنگێکی جوانێ بێ. هۆکاری بەکارهێنانی خوێەکە چییە؟ لە کاتێکا هیچ وەکۆڵە گۆڕانێ بەسەر جۆری سەمون و ڕنگ و ڕووی ئەو هۆکاری بەکارانی خوێەکە ئەوەیە ئیهمالیە یعنی هیچ عشوایی تێکە. ئێمە ئێستا چۆنڵی ئیجبارمان کردوون کە پێوەرێکی کێشانیان هەبێ بۆ نە بە پێوە تێکن بۆ نە چەند کیلوەیە خۆی ئەگەر ڕاستێ 10 گرامیش زۆرە بۆ کیلوەیەک. بەڵام ئێستاوانێ لاوانەیە ئەگەر ڕێژێکی زۆر کەمیکێتەوە هاوڵاتی نانەکە بەکارێنیان شتێک ئێمە وتمان لە جیات 40 گرام بەکارێنن بە پێوانە تێکن 10 گرام بەکارێن بۆ کیلوەک چەندتان کێشاغە پێوە حسابیکەن. ئەو کاتە باشتر لەوەی تۆ ئەگەر 4 نام خۆی هەر نەبێت 4 گرامە خۆی 4 گرام خوێ خۆی باشتر لەوەی کە 10 گرام خوێ بخۆی. بەس یەک حاڵەتی تریش بەنسبەت سۆدەوە بەداخەوە ئێمە
ئەگەر دیقەت بێ خەڵکی ئێماڵە پێشینان خەڵک خواردن ئەوە گرنگیشی پێ نادرا و خەڵکی ئێمە نەخۆش ناکە بەڵام خواردنی کۆن ماوانەی بۆ باپیرانمان کە خواردوێنە زۆر لێساتەن دروست بووە بۆ نمونە بە تەمەنەکان کەسی سۆدەی بەکار نێنەوە شەو سەعات 9 شەو 10 شەوە چوو هەویرەکەی شێلادایانە تا بەیانی بۆی هەویرەکە هەڵبێت و دواترێ کرد بنان بەڵام ئێستا خاوەنکارەکان لەبەرەوەی کە پەلێتی و شەو نەچێت سەعات 3 شەو و 2 شەو هەویرەکە بشێلێت گوێ نایە بە تەندروستی وڵاتیان ڕژێکی زۆر سۆدەی تێکا کە کاریگەری هەیە لەسەر زیادبوونی کێش نەخۆشی مەعیدە نەخۆش سەرەتانیەکان بەداخەوە کاک لەشکرەوە تا چەند پشت ئەبەستن بە راپۆرت و بە تەلەفۆن و بە ئاگادارکردنەوەی خەڵکێک سەمونێک دێنێ بۆ منە تاڵێک پەتیتیایان بۆ منە مویەکی تایان بۆ منە لە خواردنگاکانە کەسێک دەچێت بۆ من شتێک دەخوات تووشی نەخۆشی دەبێت 3-4 ڕۆژ دەیخەوێن لە تەواریب لە نەخۆشخانەکانە ئەم کەسە تەلەفۆنتان بۆەکە ئێوە تا چەند بەڵام کە جەنابتان بۆ ڕۆژی دواتر ئەچنە و شوێنە سەیرەکەی لەو کاتە ئەو سەرپێچێت دووبارە نابێتەوە حاڵەتە نییە تا چەند ئێوە پشت دەبەستن بە تەلەفۆن و بە راپۆرت و ئاگادارکردنەوەکانی خەڵک وە تا چەند خەڵکیش بۆ کۆڵی هاوکار و هەمانگی لیژنەکانی ئێوەیە بەنسبەت بە دواتچوونەوە من پێشتر لە سەرەتای بەرنامەکە باسم کرد ئێمە لیژنەکانمان بەردەوام لیژنەمان هەیە هاوڵاتیەک ئەگەر تەلەفۆنمان بۆ بکە ئێمە لە ماوەی یەک کاتژمێرە بە دواتچوون بۆ حاڵەتەکە یەکەین یعنی زۆر بەزووی بە دواتچوونەکەی نەک بڵێ تۆی بەڕێز تەلەفۆنم بۆەکەی ئەڵێ لەو فڕنی سەمونێکم کڕیوە حاڵەتی وا بۆ مارمێلکەیتایە ڕاستەخۆ ئێمە چین بە دواتچوونمان بۆ کردووە هەر تەنانەت هەر لەسەر شوێن پەنجەی ئەو کرێکارەش کێلێ لەو کاتەیە سەمونەکەی شیلاوە ئێمە هەڵمان گرتووەوە ڕێک دامانەوە سەمونەکە وتمانەوەی خۆتە نەیتوانێت گۆڵی لێ بکە بۆیە ئێمە زۆر ئیتیمان بە پەیوەندی هاوڵاتیانەیەین هەر کەسێ تەلەفۆنمان بۆ بکە ژمارە تەلەفۆنەکەشمان بڵاو کردوێتەوە خەڵک ڕاستخۆ پەیوەندیمان پێوەکە ئێمە لە ماوەی یەک کاتژمێرە بەدواتچوونەکەین لە هەر کاتێکی شەو ڕۆژەکە بێ ئێمە لە 8 بەیانیەوە نەک لە 8 بەیانەوە ئەگەر پێشتر هاوڵاتی پێمان بڵێ ئێمە لیژنەمان هەبووە تەنانەت ئافرەتیشی لە 6 بەیانی دەرچوونمان هەبووە ئەگەر هاوڵاتی بۆ پێم بڵێ من سەعات 6 بەیانی ئەو حاڵەتە بەدیەکەم ئێمە بەدڵنیا و لیژنێک دانین سەعات 6 بەیانی بەدواتچوونکە بۆ حاڵەتە بەڵام تۆ سەعات 10 شەو تەلەفۆن بۆ منەکەی من 10 شەو ڕاستخۆ بەدواتچوونی بۆ بکەم هەتا 12 شەو لە 8 بەیانە تا 12 شەو لە هەر حاڵەتەکە پەیوەندیمان پێوە بکەن ئێمە ئەگەر لیژنەشمان حاضر نەبێ بڕلەی تەلەفۆن و لیژنەکە کۆکەینەوە سێ کەس کۆکەینەوە ڕاستخۆ سەردانی و شوێنەوە پێوەستین بە دەوام و کاتی دەوامەوە نەخێر بەنسبەت ئێستا لیژنەکانی بەڕێوەتی گشتی تەندروستی و کەمترین بوونمان هەیە لەناو بەڕێوەتی گشتی تەندروستی زۆرترین بوونمان لە دەرەوە ینی بە شێوەیەکی مەیدانی زۆر باشە کاک لەشکر لەبار دیاردەیەکی زۆر ناشرین و زۆر ئەتوانین بڵێن ناتەندروست لە 100% دەبینرێ گۆشت فرۆشی گەڕۆک یان بوون ئەوانەی سەرجادەکانن ئەو هەموو تەپ و تۆز و تیشکی خۆر و ئەنی هیچ ئەدوانین بڵێن لە 100% مەرجی تەندروستی تیانە لەبارەی ئەوەوە پێم خۆشە قسەم بۆ بکەیت ئەمە تا چەند سەرپێچیە تا چەند مەرجی تەندروستی تیانە و ڕێکارەکانی ئێوە چین بەدڵنیاییەوە بەنسبەت گۆشت و ئەو ئاژەڵانی کە سەرە بڕێت و فرۆشرێت دوو پشکنی هەیە بۆی ئەکرێ پشکنی یەکەم پشکنی فیزیاییە ئاژەڵەکە پێشەوەی سەر بڕە پشکنی بۆکرێ لایەن پسپۆری ڤێتەرنەریەوە لە فرۆشگار لە قەسابخانەی سەرەکی سلێمانی بۆن ئاژەڵەکە ئەگەر لاواز بێت ئەگەر بە تەمەن بێ سێری دانیەکرێ گەردانەکانی کەوت بێ ئەو ئاژەڵە شیای خواردن نیو نابێت ئەوەی کە لە قەسابخانە سەر بڕێ دێت بۆ دوکانەکان بەڵێ ویستم باسی ئەو کەم پێشتر باسی ئەوکەم باش ئێمانەشەکەم یعنی ئەگەر لەسەر شەقامەکان بێ ئەو پشکنی بۆ ناکرێت ئەمە یەکەم پشکین دوایەوە کە ئاژەڵەکە سەر بڕێ لە قەسابخانەکان پشکنینێکی بۆ کرێ هەڵە دڕێت سەری گۆشتەکەی کرێ سێری جگەر و دڵەکەی کرێ ئەگەر پێشەوەی مۆر بکرێ پشکنی بۆ کرێ بزانە ئەو جگەرەکەی هیچ نەخۆشێکی نییە دڵەکەی هیچ نەخۆشێکی نییە چونکە کرمێکی کرمی پەنکریاسی پێڵێن چۆنەڵی کرمی ئەسکارس ئەفوو لەناو جگەری حیوانە هەیە ئەگەر ئەو کرمە لەناو حیوانەکە هەبێت و حیوانە بەکاربێنی ڕاستخۆ گوێزرێتەوە بۆت یعنی بە مودەی زەمەنی یعنی نەخۆش مرۆڤ تووشی مردنیشەکە حاڵەتی مردن زیاتر لە 100 توڵمەتر درێژە بێتەوە کرمەکە باریکە یعنی ناوڕی خۆڵەکانە بەردەوام درێژە بێەوە کرمە بۆیە زۆر زەرورە ئەو ئاژەڵانەی کە بەکاردێ پشکنی بێش سەربڕین دوای سەربڕنی بە بکرێ بەڵام بەنسبەت ئەو گۆشتانی کە لەسەر شەقامەکانەوە بەداخەوە وەکو بەڕێز ئاماژە پێکرد هیچ مەرجێکی تەندروستی تیانێ بۆ نمونە پشکنی پێش سەربڕنی بۆ ناکرێت دوای سەربڕنی بۆ ناکرێت دوای ئەوە ئەو شوێنەی کە لێ بەکاردێ بێ شێوازێت دروست نییە ئەو ئەداواتانەی بەکارێنە دروست نییە پلەی گەرمیەکەی دروست نییە ئەو کەسەی لەوێ کارەکە دروست نییە بۆنە پشکنی بۆ نەکراوە دوایەوە ئێمە یەک حاڵەتمانەیە بەداخۆ زۆرمان وا تێگەشتون کە گۆشت سەربڕین ئەڵێن بە فرێشی یەکسەرەی خۆی گۆشتەکە تازە یەکسەرێکین بە شیشەکە و بەکارێن ئەڵێن ئەوە زۆر خۆشە ئەوش خراپە بەڵام ئەو گۆشتە بە دڵنیایەوە گۆشت نییە کە ئێمە خوێن ئەگەر ئاژەڵێک ڕاستەخۆ سەری بڕیت
گۆشتەکەی بەکاربێنی ئەوە تۆ بزانە گۆشت نەخوارە بزانە ماسوولکە و خواردوە چونکە زۆر جار بینیمانە گۆشتە کراوە بە شیشەکە ئەجوڵێتەوە بۆیە هەم لە ڕووی بەهای خۆراکیەوە هەم لە ڕووی تامەوە ئەو تامەی نییە هەم لە ڕووی بۆنەکە ئەو گۆشتە بەڕاستخۆی بەکارێنی بۆ برژاندنیش گۆشتەکەی جیر دەرەچێت جوان نابرژێ بۆیە پێویستە ئەوە چۆنە لە ڕووی زانستیەوە ئەگەر ئاژەڵێک سەر بڕاتن مریشێک بێ ئاژەڵی گەورە بە هەر شتێک بێ ئێستا لە مەجزەرە لە قسابخانە ڕیسەکان وایە ماوەی 24 کاتژمێر پێویستە لە پلەی بەڕادا دابرێ لە پلەی 0 بۆ 6 لە ماوەی ئەو 24 فترەی نەسجی پێڵێن فترەی پێگەشتنی پێڵێن گۆشتی ئاژەڵەکە پێیەگا دوای سەربڕینی دوای ئەوە بێ بفرۆشتێت بۆیە ئەو گۆشتانی کە لەسەر شەقامەکان بەداخەوە ئەوەشی نییە ڕژێکی زۆر تۆز و پیسی و دووکەڵە چێ بەسەریە بۆیە هیچ مەرجێکی تەندروستیانە ئێمە لە هەر شوێنێک پشکنینەکەین بەردەوامی ئێمە شۆلیشەکانی قایمقامەتی قەزای مرکزی سلێمانیش هەر گۆشتێک ببینین پشکنینی بۆ نەکرابێ ڕاستخۆ تەلەفیکردن و ئیجراعات یاسایی لەگەڵاکەین زۆر باشە کاک لەشکر مریشک فرۆشەکان ئەوانەی کە لە کۆڵانەکان و لە سەرجادەکان و لە شوێنەکاندا مریشکی زیندوو سەرەبڕن و ئەیفرۆشن ئەمانە هیچ سەرپێچێکیان هەیە کامان سەرپێچەکەیان بەداخەوەتوان بڵێم ئێمەش و بەڕاتی بێتەنەری سلێمانیش تا ئێستا کەم تەرخەمین لەو بوارەیە تا ئێستا هیچ ڕێنمایەکی پێویستمان نیە بۆ مریشک فرۆشەکان بۆیە من چەند جار لە کۆبوونەوە شاباسم کردووە پێویستە ئەوانیش ڕێنمایان پێ بدرێت و مۆڵەتیان پێ بدرێت بۆی زیاتر چاودێری بکەن ئێمە ئەگەر لەسەر سکاڵاگینا زۆر بەڕاستی ئەڵێم لەسەر سکاڵانەوە بە سەردانی مریشک فرۆشەکان ناکەن بەداخەوە کە وەکو بەڕێز باسی کرد زۆر جار ئەو ڕیخۆڵە و پیسی وشتە ئێمە خەڵک سکاڵا بکە ئاچین بەڵام بە تایبەتی ناچین چونکە هیچ مۆڵەتێکی تەندروستیان نیە و هیچ ڕێنمایەکشمان لەبەر دەستانیە کاری دەسەکەین ڕاستە لە ڕووی زانستی من خۆم ئێستا ئازانم کە مریشک فرۆشەکان بۆنە بەسیترین شتیانە و مریشکانەی کە ئەفرۆشرێت پێویستە ماوەی 14 ڕۆژ دوای ئەوەی کە لە داواچینەکان دەرزی هۆرمۆنی لێدرێ ماوەی 14 ڕۆژ هەر نەفرۆشێ چونکە بەداخەوە بین زۆربەی زۆر ئێستا هاوڵاتیان تووشی نەخۆشی هۆرمۆنیە بن تووشی زیادبوونی مووە بن بە تایبەتی لە ئافرەتانە لەسەر دەم و چاو ئەوانە ئەو هەمووی نەخۆشی هۆرمۆنیە لە ڕێی دەرزێک لە باڵی مریشکەکە درێ بۆ سەلامەتی مریشکەکە بەڵام ئەوە مەرجە ماوەی 14 ڕۆژ لە 10 ڕۆژ بۆ 14 ڕۆژ مریشکە نەخرێتە بازاڕەوە بەڵام چاودێرێکەوە تۆی لەسەر نییە کە بزانین ئەمریشکە لەو ماوەی خراوەتە بازاڕۆیان نە دوایەوە ئێمە وەکو بەڕاتی گشتی تەندروستیمانی دەستمان درێژ کردو بۆ هەنێشتیش کە لەوانەیە بڵێن پەیوەندی بێەوە نیە بۆنە بەداخەوە علەفەی کادرێ بە مریشکەکان ئەو علەفەش کە لە ڕووی تەندروستیەوە زۆر جار تەندروست نیە ئێمە لە ماوەی ڕابردا چۆنەڵی کارگەیەکی علەفمان داخست ئەو کارگەیە ڕیخۆڵە و مریشکی تۆپی و ئەوانەی ئێنا ئەی هاڕی و ئەیکرد تێکەڵی کەمێک لە گەنمەشامی و گەنم و ئەوانەیە کرد ئەیکرد بە علەف یا بە مریشکەکان و لەگەڵ ڕۆن و ئێمە هەر بێجاری کارگەکەمان داخست و ڕوبەڕووی یاسامان کردووە تا ئەساش نەکراتەوە ماوەی ساڵ و نیەکە بەداخەوە علەفەشی کەیاندرێت ئێمە زۆر جارەچین برنجێکە گرین بەسەر چووە کابراڵەتی تەلەفی مەکەنی کەم بە علەفی خۆ علەفیش بە هەماشیەوە ڕاستخۆ درێ بە مریشکەکە مریشکەش ڕاستخۆ گوێزێتەوە مرۆڤ کاریگەر ڕاستخۆی هەیە بۆیە زۆر گرنگە داواچینەکان کۆنتڕۆڵی زیاتری بخرێت سەر مریشک فرۆشەکانیش چونکە ئەو شوێنانەی مریشک فرۆشەکان بەخوا زۆریان مەرجی تەندروستیان تیانە پێویستە من پێشتر چۆنڵی بە راپۆرتێکیش داوام کردو داوامان کردووە بە هاوکاری لەگەڵ بەیتەڕێ بۆنە مریشک فرۆشەکان پێویستە شوێنی سەربڕینی مریشکەکەی جیا بکرێتەوە لەگەڵ شوێنی مریشکەکەی بە شوشەیەک بێت ئەو شوێنەی کە مریشکەکەی تیا چاکرێ بە تەواوەتی مەرجی تەندروستی تیا جێبەجێ بکرێت بەداخەوە ئێستا بینین بەشێکی زۆریان نەک بەشێکی زۆریان هەموویان وان هیچ مەرجێکی تەندروستیان تیانێ زۆر باش کاک لەشکر چەند ڕۆژی ڕابردوو قوتووی ماسی ئەوەی لە قوتون راو ئەوەی شیلانەکە تاریخەکەی 23/11/2018 لێ نووسراوە کە هێشتا واتە 20 ڕۆژی تری ماوە تا ئینجا بگەینە تاریخی دروستبوونی نەک بەسەرچوونی ئەمە لەوە چە جەنابیش ئەم شتانت بینی بێم حاڵتانە لە ماوەی ڕابردوودا چەند ویانەی چەند هێلکەیە دانرا کە هێشتا ئەو تاریخە نەهاتووە و هێلکەکە بوونی هەیە بەڵام هێشتا تاریخی دروستبوونەکەی زۆر لە دواترە ئەم دیاردەیە یام دیاردەی گۆڕینی تاریخ بەروارەکە لەسەر خواردنەکان یان بوونە دیاردەی ئەوەی کە تۆ قوتوویەکی شیرە کریسەکەی 2017 بەسەرچووە تۆ ئێستای دەی بە منداڵەکەت پێم خۆشە لەبارەیە و چەند دیاردەیە کە باسم کرد بەنسبەت ئەو دیاردەی بەڕێز باسێکی بەدڵنیایەوە هەیە چەند جار ئێمە ئەم لە ڕێ تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بینیمان و بەداچوونمان بۆ کرد و ڕاستیش بووە بەشێکی زۆری وتوان بڵێم ئەوە بۆ ئەوەیە کە مودەی سەلاحیەکەی درێژکەنەوە لەوانەیە حاڵەتیش هەبێت من شەریکات بینیمە بۆنە ئەو جیازی تاریخی کە لێیە جیازەکە خەڵەتێکی تیاکرابیان شتێک حاڵەت هەیە بۆ هەنێ خواردنیان من تەنانەت بینیمە لە کارگەی ئاوەکانی ناوخۆییەکان بۆنە بۆ مدەی سەلاحەکەی بۆ 1 ساڵە من بەپێی تەجروبەی خۆم هیچ ئاەک نامێنێتەوە ماوەی 6 مانگیش لە بازاڕا فرۆشتێ بەڵام جاریەوە بوونیمانە لە کارگە ئاوەکانە بۆنە بەو شێوازی لاتۆ دواکەوتەوە بەڵام ئێمە بەداچوونمان بۆ کردو و چۆنەڵی غراممان کردوون بەڵام بەهۆی نەزانینیان بۆی ئیهمالیەوە بۆ بەسەریانە تێبڕێ بەڵام حاڵەتی وەکو بەڕێز باسێکی بەدەستی ئەم قەسە بەتایبەتی ئێمە لە بەرهەمە شیرەمەنی و هێرکەیە
ئەوەی ماسی شیلانەکە نازانم 100% چۆن بەڵام بەنسبەت ئێستا هێلکەکە ئێمە هێلکە و شیرەمەنی ئەو کێشەیەمان زۆرە زۆربەی زۆری بە دەستی ئەم قەزوای لە یەکرێ بۆ ماست مودەی سەلاحەکەی بۆ 21 ڕۆژە بەپێی لە ڕووی زانستی و ئێمە چۆنەڵی ئیجبارمان کردووە سەرجەم سنوورەکان کە ماوەی 24 کاتژمێر بەسەر بەرهەمێنانی ماستەکە بڕوە ئەنجا بگاتە سنوورەکە جاران بۆ 48 ساعتی پێچوو ماستەکە لە بازار ئافرۆشە 24 ساعتی پێچوو لە تارانەوە هاتووە لە بازار ئافرۆشە بەڵام ئێستا ئەمە حاڵەتەمان چۆن لێ کردووە 24 کاتژمێر بگاتە سنووری پەرێزخان یان باشماق دوای 24 کاتژمێرەکە لە 24 کاتژمێر پشکنینی بۆ کرێ واتە ئەگەر لە بازارە هەر ماستێکیان هەر بەرهەمێکی خۆراکی ببینین 72 کاتژمێر زیاتر کەمتری بەسەر ڕۆژ بێ نەک ینی کاتیشی نهات بێ ڕاستخۆی زراعتی لەگەڵاکەین و بە دوواچوونی بۆکەین بەچووکە واتە و خواردنە پشکنی بۆ نەکراوە بۆ ئەگەر ئێستا ئەمڕۆ 4 ئەگەر خواردنێک ببینین لە بازارە بەرباری بەرهەمێنانەکەی 3 بێت بفرۆشە ڕاستخۆ لە وڵاتانی دەوروبەر هاردەکرا بێەوە لە ڕووی تەندروستی و بێ شوێ ڕێگە پێدراونێ نەک بڵێ تۆ مانگێک دوای ئەوەش بێ ئەوەی بەڕێزە باسیەکەی بە دڵنیا و حاڵەتە هەبوو ئیزراعتیش کراوە زۆر باشە شتێکی دیکە ماستی کوردی خەڵک ڕێژەیەکی زۆر ماستی کوردی ئەبینین و نازام ینی گومانەکەی کە ئایا کوردستان ئەمەندە ڕەشەوڵاخ و مانگای هەیە کە ئەم هەموو ماستەوان بۆ بەرهەم بێ کامانە ئەو سەرپێچی و وەکۆڵێ سەرپێچیانی کە لە ماستی کوردیدا کرێەوە ئەم خەڵکە لەکوێ ئەم ماستی کوردیە بەرهەمێنێ ئێوە بەدواداچونتان بۆەوەش کردووە بە دڵنیاییەوە بەداچوونان بۆ کردووە لە ماوەی ڕابردوو کارگێکشمان داخستووە لەسەر حاڵەتەکە بەو شێوازە ماسی دروست کردو و بە ماسی کوردی فرۆشەوە بەڵام بەداخەوە ئێمە دوو جۆر ئەو حاڵەتە بە دوو جۆر هەمانە جۆرێکان لە کارگەکانە فێڵەکەن کە بە شیری وشک دروستیەکەن و ماسی کوردی فرۆشن و بە سەتڵانەی فرۆشن حاڵەتێک تریشمانەیە بەداخەوە ئێستا هەنێ شوێن دروست بووە بۆنە هەنێ ماڵ دروست بووە لە ماڵەوە دروستیەکات ئێمە چەندی شوێن چوین سەردانمان کردو دەستمان بەسەراگرتووە بۆ نە ڕۆژانە 20 سەتڵ دروستەکە کە بڕێکی زۆر کەم پارەی تێچێ بە ماسی کوردی فرۆشێ بە شیری وشگەیکە بەڵێ بە شیری وشک دروستیەکە و بە ماسی کوردی فرۆشێ بەڵام ئێمە وەکو بڕاتی گشتی تەندروستێمانی ڕێنمایین بە هاوڵاتیان ئەو ماسانەی کە لەژێر چاودێری تەندروستیان ڕاستەوخۆ کە ڕێگە پێدراوە لەسەر لێبڵەکەی نووسراوە لێبڵی پێوە بێ هەر ماسی لەژێر چاودێری تەندروستیا بێ لۆگۆی پێوە بێ ئەگەر ماسی کوردیش بێسا ئەمە کارگێکمانەیە خۆشبەختانە لە سنووری پارێزگای سلێمانی لە لای ڕاپەڕینەوە لەبەر چون بانە بێ بەڕێکلامە بۆ کارگەکە ناوی ناڵێن بەڵام ماسەکەی 100% سروشتیە بەڵام بە سەتڵ دروستیەکە و کەپسیشە و نەک لەم سەتڵ ئەلوانانە ئەم سەتڵ ئەلوانانە بەداخەوە بەشێکی زۆریان بەو شێوازەویستم لەبارەی ئەو قسە بە هەر خۆی سەتڵی ئەلوان لە ڕووی تەندروستی و ڕێگە پێدراو نیە چونکە ئەو سەتڵ لە ڕیسایکل دروست کراوە بەڵێ باشە منیش لە ماوەی ڕابردوودا ئەندازیارێک مێنا هەر کە ئیشی ئەوە بوو کە نمونەی سەتڵەکانیشمان پیشاندا کە دەڵێ من ڕاستەوخۆ ڕیسایکلینە و دروست دەکرێتەوە لە وڵاتانە هەر مەمنوع ئەڵێمە بۆ فرێدانی زەبڵ و خاشاک ئەم سەتڵانە بەکاردێنرێ ئەڵێ تەنها تاکە وڵاتێکیش کە بەکاری بێنێ کوردستان زۆربەی زۆری ئەو ماستە کوردیش کە خامێکی سوێدەن بەسەریا و تۆزای پوش و پەلاشی لەسەردانێنە فرۆشەیەمی ئەو سەتڵە ئەلوانە یان مۆرێک یا سەوزێک یا سوورە ئێوە تا چەند کارتان کردو لەسەر نێشتنی ئەو سەتڵە یام تا چەند دەتوان ڕێنمایی بدەن بە هاوڵاتی بەنسبەت ئەوە ئێمە لە ڕووی ڕێنمایی و چۆن لە ڕووی ڕاگەانەوە زۆر کارمان لەسەر کردووە بەڵام بەنسبەت ئەو سەتڵانەی کە لە بازاڕە هەیە ئەلوانەکان من لێرە ڕاگەنم هیچی تەندروست نییە ئەوەی کە ڕەنگی هەیە هەم بۆ خواردن تەندروست نییە چونکە ئەو سەتڵانەوەکو بەڕێز ئاماژە پێ هەمووی ڕیسایکلە ئەو مادانەی کە لێ پێک دێ پۆلی ئەسیلینە پۆلی ئەسیلین پێویستە یەک جار بەکار بێت جاری دۆم بە هیچ شێوەزێ بە خواردن بەکار نایەتەوە نەگە بڵێ ئەمە ڕسایکلیشی بۆ کراوە بێژگەلەوەی کە چەند جارێ بەکارێ ڕسایکلی بۆ بەکار هاتووە ئەو سەتڵانەی کە ئەلوانیان تەبیعینیە ڕەنگی ناشازیانەیە و هەمویان ڕسایکلن ئێمە کردومانە بەبەرز لەسەر جەم شوێنە گشتەکان کە مۆڵەتی تەندروستیان هەیە کە ماست و شینەمەنیان هەیە پێویستە ئەو سەتڵی بەکارێنە شەفاف بێ سپی بێ سەریشی کە بەس بێ و لۆگۆ و ناو و لێبڵ هەموو شتێکی لەسەر بێ ئەو سەتڵانەی کە ئەو لۆگۆ و ناو و لێبڵی لەسەر نیە لەژێر چاودێری تەندروستیانی وەکو باسم کردی یان لە ماڵەکان دروستەکەیان لە چەند شوێنێک دروستەکرێ ئێمە لێرە داواکەین لە هاوڵاتیان بە هیچ شێوازێ لێرە داواکەین لەو کەسانش کە بۆ بەڕاستی ماسی کوردیان هەیە بەداخەوە لەم بینایە خاوەن حەقی بڕخوراوە بۆ بەڵێ ئێمە چەند شوێنێکمان هەیە لە لادەکان بۆ ماسییان هەیە ئاژەڵیان هەیە بەهۆی ئەم شیرەوەشکەوە زۆر جار ئەوەش هەر بەو چاوە سێرەکرێ ئێمە داواکەین لەو کەسانەی کە خاوەن حەقەکەشن ماسی چروشیشان هەیە ئەو ماسانە بکەنە سەتڵی سپیەوە سەتڵی ئەلوان بەکارنێن بێ شێوازێ داوا لە هاوڵاتیان شەکەین بە هیچ شێوازێ ئەو سەتڵانە بەکارنێن کە ئەلوانە بەڵام وەکو داخڵبوونی سەتڵ وەکو ئەوە لە ڕێی کوالیتی کۆنتڕۆڵە داخڵە بێ بۆیە پێویستە ئێمە داواکەین لە کوالیتی کۆنتڕۆڵ کە ئەو سەتڵانەی بەو شێوازان ڕێگەنێن داخڵ بێت کاک لەشکر پێم خۆشە کۆتا قسە و سەرنجی جەنابەت بە تایبەت
کاتێک کە خەڵک دیاردەیەکی نەشیاوە بینێ خواردنێکی بەسەرچووە بینێ حاڵەتێکی نەشیاو لە خواردن و ئارایشگا و مەلەوانگەکانە بینێ هەروەها گەر ڕقەمەکەش بڵێ بۆ ئەوەی خەڵک زیاتر بۆ کۆڵێ هاوکار و هەماهەنگی لیژنەکانی ئەوە بێ. دەستان خۆش بێ منەمێ دەستخۆشی لە بەڕستان کەم کە ئەمە چەندین جارە میوانداری ماکەن بۆ ئەوی کە ڕێنمایی و چۆنڵی زانیاری بین بە هاوڵاتیان لە ڕێی بەڕێستانەوە کە خۆشبەختانە بینەرێکی زۆرتانەیە. بەڵام ژمارە تەلەفۆنی ئێمە پێشتیش بڵاومان کردوێتەوە ئەگەر هەر هاوڵاتیەک هەر حاڵەتێکی ناشازی بینی وەکو باسم کرد ئێمە بەردەوام لیژنەمانەیە لە 8 بەیانیەوە بۆ 12 شەو لە زووترین کاتە سەردانی شوێنەکانەکەین لە ژمارە تەلەفۆنی لیژنەکەمان 0 603 67 ڕاستەخۆ پەیوەندیگەن خۆم جوابێمە و هەر حاڵەتێکی بەداچوونی بۆکەین بێجگەلەوە دوو پێیسمانەیە پێیجی بەڕواتی گشتی تەندروستی سلێمانی کە پێیجێکی ڕسمیە بەشی ڕاگانی بەڕواتی گشتی تەندروستی سلێمانی سەرپەرشتیەکە ئەگەر لە ڕێ ئەو پێیجەشەوە هەر نامێک بنێرن بۆ پێیجەکەش ئەوان ڕاستخۆی ماگادارەکەنەوە یان پێیجی تایبەتی خۆشمانەیە هەر حاڵەتێک بێ ڕاستخۆ ئاگادارمانکەنەوە. بەڵام ئێمە داواکەین لە هاوڵاتیان بۆ حاڵەتی بۆ دیاردە ئاگادارمانکەنەوە بەداخۆ شتی شخصی نەبێت چەند جار ئێمە چوین بۆ شوێنەکان هاوڵاتیان ئاگاداریان کردوینەوە شتەکە شخصی بووە. ئێمە ئەگەر شتەکە هەرە چین هەر هاوڵاتێک تەلەفۆنمان بکە ئەگەر شخصیش بێ من بەداچوو نەکەین بەڵام ئەگەر شخصی بمن بەدڵنیاوی ئیجرات ناکەین لەگەڵ شوێنەکە یان ئەگەر شتی حاڵەتێکی نەبێ ئیجرات ناکەین بەڵام ئەگەر حاڵەتێکی هەبوو بەدڵنیاوی ئیجراتەکەین و نەتیجەکەشەکەینەوە بە خاوەن حەق. زۆر سپاس بۆ بەڕێز لەشکر حەمید سەرپەرشتیاری لیژنەکانی تەندروستی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بووی. دەستان خۆش بێ زۆر سپاس. دەستان خۆش. بینەرانی بەڕێز و خۆشەویست بێگومان هەر یەکەمان ڕۆژانە لە کڕین و لە فرۆشتن و لە خواردنی خۆماندا کۆمەڵێ سەرپێچی و دیاردەی نەشیا و دزێوە بینین کە لە خواردنگە و ئارایشتگە و مەلەوانگەکان ئایبینجا بۆ مەبەستە تەنها بەدەستەوەدانی تیرۆریستێک تێکدەرێکی وڵاتەکەمان گرنگ نییە واتە تۆ ئەگەر کەسێک منداڵێک لە خواردنێکی پیس عیلێ لە خواردنێکی پیس بپارێزی بۆ خۆی یەکێکە لە ئەرکە نیشتیمانی و دڵسۆزیەکان بۆ نیشتیمان بۆیە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0 603 67 سەرپێچی و دیاردەیەکی نەشیاوتان لە خواردن و بوارەکانی تریا و شوێنە گشتەکان دابین دەتوانن لیژنەکانی تەندروستی ئاگادار بکەنەوە تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.